لە چەند ڕۆژی ڕابردوودا بە ڕێزان سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت بڕیاری لابردنی پاشەکەوتی موچەیدا و ئەوەش جۆرێک لە گەرم و گوڕی و جومجۆڵی خستۆتە نێو بازارەوە و ئامانج لە سەردانەکەی ئێمە و لیژنەی قایمقایمێت و بە هاوکاری هۆبەی ئاسایشی ئابووری بۆ چاودێریکردنی وردی بازارە و ئێمە لێرەوە دڵنیایی دەینە هاوڵاتیان کە ئێمە چاودێریشی بەردەوامی نرخی کاڵا و کەلوپەلەکان دەکەین و ڕێگە نادەین بە هیچ شێوەیەک تەلاعوب بە نرخەکانەوە بکرێ ئەوانەی مائەدا ئەو حاڵەتانە دەبێت کە لە منافزی حدودی و لە مەرزەکانەوە داخڵ دەبێت ئەو شوێنانە کە گران بوو بێ ئەگەرنا لە نێو بازار چاودێریی بەردەوام لەلایەن لیژنەکانمانەوە دەکرێت بۆیە دڵنیایی دەینە هاوڵاتیان ئێمە ڕۆژانە لیژنەکانمان لە بازار و شوێنە گشتەکان دەبن و هەر سەرپێچیەک لەلایەن هەر کەسێکەوە هەر خاوەن دوکان و خاوەن پیشەیەکەوە بکرێ بەڕاستی ئێمە ئیجراعاتی ئیداری و یاسایی بەرامبەر دەکەین و لێپێچینەوەی لەگەڵ دەکەین.